وەرزانە وەکو مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی ئەم کۆبوونەوەیە سازەکەین. ئەم کۆبوونەوەیە لە هەلومەرجێکی تایبەتایە کە ئەویش دوو پرسی سەرەکی هەیە کە یەکیان مەسەلەی ئەو هەنگاوانەی کە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەرەو کۆنگرەی خۆی ئەڕوات، ئەمە کە جێی گفتوگۆیە لەلایەن کادرانی سنوورەکەەوە و هەروەها ئەو پرسە سیاسیانەی کە لە کوردستانە لە ئێستایا بەڕێواچێ. دیارە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە ڕێی سەرۆکی فراکسیۆنەکانەوە بەڕێز کاک عەبدولستار ئەمڕۆ میوانداریمان کردووە و ئەو پرۆژە یاسانی کە بەنیازن لە داهاتووە ئەنجامی بن گفتوگۆی لەسەرەکرێ و دەوڵەمە نەکرێت لەلایەن کادرانی ئێمەوە لە سنووری مەڵبەند. وەکو جەناب ئاماژەت پێدا ئەو کادرانی کە لە مەکتەب و دەستگاکان لە سکرتارێت و ڕێکخراوەکان وەزایدەن ناو مەڵبەند بە ئەندامانی مەڵبەند و کارگەر ئەنجومەنەکان بەشداری کۆبوونەوەکەن، واتە هەموو کادری پێشکەوت و وەسەتین لە سنووری مەڵبەندی سلێمانیە و هەم ئەم پرسە سیاسانەی کە ئێستا دەربارەی بەشداری کۆمەڵ لە حکوومەت یاخود ئانگاوی بەرەو ئۆپۆزیسیۆن بوون، هەموو ئەوانە دیراساکرێ و گفتوگۆی لەسەرکرێ.